ئازیزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیمم جارێکتر لە خزمەتیەوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تر لە بەرنمەکانی کەناڵی هیوا. ئەم بەرنمەیە بەشێکە لەو زنجیرە بەرنمانەی کە بە بۆنەی نزیکبوونەوەی یەکی ئایار بۆ ئێوەی ئازیزمان ئامادە کردووە. لەم بەرنمەیە دوو بابەت باسەکەین. سەرەتا باسێک لەسەر مانگرتنی شۆفێری شەمەندەرەکان شۆفێری شەمەندەفەرەکان لە شاری ستۆکهۆلمەکەین کە لە سبەینەوە دەستپێکە. هەنێک تایبەتمەندی هەیە ئەم مانگرتنە بۆی ئازیزی باسەکەین. پاشان دێینە سەر باسی ئامادەکاریەکان بۆ یەشی ئایار لە شاری کەرکووک. ئەو دەم میوانێکی عزیزم لەگەڵە کە هاوڕێ ڕزگار بابانە جێگری سەرۆکی سندیکا کرێکارەکان لە شاری کەرکووک. دیارە ئەم بەرنمەیە ئەمڕۆ 16/4/2023 پێشکەشی ئێوەی ئازیزەکرێت. ئەکرێت بە کۆمنتەکانتان بەشداری بکەن ئەگەر ویستان، بەڵام لە هەر حاڵە داواتان لێ یەکەم کە کەناڵی یوتوبی هیوا لەسەر یوتوب کەناڵی هیوا سەبسکرایب بکەن و ئەم بەرنامە و بەرنمەکانی تریش بە دۆستان و ئاشنایانتان بناسێن. سەرەتا خۆم قسە و باسێکی کورت پێشکەژێەوەی ئازیزەکەم سەبارەت بە وەگەبینن مانگرتنی شۆفێری شەمەندەفەرەکان لە ستۆکهۆلم کە سبەی نییە بڕیار وایە نزیکەی 150 لە شۆفێرەکانی شەمەندەفەری ناوشار مان بگرن و ئەم مانگرتنە جۆرێک تایبەتمەندی هەیە. مانگرتن لە سویدا ڕوو ئەدا مەگەرچی زۆر کەم، بەڵام ئەو مانگرتنانە زۆر کات لەلایەن سندیکاکانەوە لەلایەن نیقابەکانەوە ڕێک ئەخرێن و مانگرتن لەو بەشانەیە لەو کەرتانەیە ڕوو ئەدا کە خاوەنەکانیان یاخود کۆمپانیەکانیان تایە پەیماننامەی دەستە جەمعیان لەگەڵ ڕێکخراوە کارگەریەکانە یاخود ئیتیحادیە کارگەریەکانان نییە. ئەم مانگرتنە دیارە ممکنە کە ئیتیحادیە کارگەریەکان مان بگرن تەنانەت لەو جێگانەشە کە پەیماننامەی دەستە جەمعی هەیە یاخود عەقدی دەستە جەمعی هەیە لەگەڵ خاوەنکارەکانە، بەڵام ئەوە تەنها لە حاڵێکا ڕوو ئەدا کە گرفت دروست بوو بێ بۆ پەیماننامەی نوێ. واتە بۆ نمونە هەر 3 ساڵ جارێک یاخود 2 ساڵ جارێک قسە لەسەر بەرزبوونەوەی کرێکان ئەکرێ. جاری وا هەیە ئەو پەیماننامە دەستە جەمعیە لە بینی یەکێتیە کرێکاریەکان و نیقابەی خاوەنکارەکانە مشکلەی تێکرد. نیقابەی خاوەنکارەکان ڕازی نابن بە بەرز بکردنەوەی کرێکانە و دەم یەکێتە کرێکاریەکان نیقابە کرێکاریەکان کارگەریەکان داوای مانگرتنەکەن و ئەندامەکانیان ئەبێمان بگرن بە پێی یاسا بە پێی قانونەوان، چونکە ئەندامی نیقابن ئەبێ بە پێی ئەو قسەی کە نیقابەیەکە حتمەن مان بگرن و لە کاتی مانگرتنیانە طبعاً لەلایەن سندیکاوە یاخود لەلایەن یەکێتیە کارگەریەکانەوە ئەو موچەی ئەو ماوەیەکە لەلایەن خاوەنکارەوە بڕیار بووە پیان بدرێ پیانەدرێ. ئەم مانگرتنەی سبەی نییە کە ممکنە کێشەیەکی گەورە دروست بکە بۆ هەموو شەمەندەفەرەکانی ناو شاری ستۆکهۆلم لەو بابەتە مانگرتنانە نییە. ئەم مانگرتنە بەدەر لە ئیرادەی سندیکاکان ئەنجامەدرێ و ئەم جۆرە مانگرتنە تقریبەن نزیکەی لە ساڵانی هەشتاکان بەدواوە زۆر بەدەگمەن ڕوویداوە. تقریبەن نزیکەی ئەتوانین بڵێن لە 20 ساڵی ڕابردووە هیچ مانگرتنێکی لەم بابەتە بەم کاریگەریە و لەم کەرتە گرنگەی ئابوووریە لەم کەرتە گرنگەی گواستنەوەیە کە کێشەی گەورە بۆ سەرجەم کەرتەکانی تر لە سبەینەیە دروستەکە خەڵک کێشەی گەوریانە بێ بۆی بکەنە سەرکارەکانیان. مانگرتنی لەم بابەتە نزیکەی 20 ساڵە ڕووی نەداوە و خصوصێتێکە هەیەی ئەوەیە کە ئەم مانگرتنە نەک هەر بە دژی خاوەنکارەکانە بە جۆرێک بە دژی ئیرادەی سندیکانی قابەیە یەکێتە کرێکارێکەیە کە وا ئەبینرێ لەلایەن کارگەرانەوە کە
سازشیان لەگەڵ خاوەنکارەکانان کردووە و ڕێگەیان داوە کە خاوەنکارەکان کۆمەڵێک مەرج بسەپێنن کە ئەو مەرجانە بەدڵی شۆفێری شەمەندەفەرەکان نین. مەرجەکان چین ئەوەیە کە تا ئێستا شەمەندەفەر جگە لەوەی کە شۆفێرێکی هەیە کە ئاگاداری ترافیکە لەکوێ بوەستێ چۆن بڕوا کەی بڕوا لە چ لەحزەیەکا دەرچێکە کێشەیەک هەیە ڕابوەستێ یاخود تەوجیهاتی بۆ دێکە ئێستا وەختی ڕۆیشتنە ئێستا وەختی ڕاوەستانە ئەمانەکە جگەلەوە کەسانێکی تایە کە لە بابەتی بڵین ئەمنیەتی ناو قیتارەکان و ناو شەمەندەفەرەکانەوە کۆمەگەکەن یارمەتیە دەن یاخودەوەی کە بۆ نمونە کەسێک کە خاوەن پێداویستی تایبەتە کە پێویست بەوە کە یارمەتی بدرێ بووی کا بێتە ناو قیتارەکەەوە لەو کاتەیە ئەو یاریدەدەرانە یارمەتیە دەن ئێستا بڵین بەڕێوبەری ستۆکۆمی گەورە یاخود محافظەی ستۆکۆم بڕیاری داوە کە ئەمانە لە کار دەرکە و شۆفێری شەمەندەفەرەکان بە تەنها ئەمێننەوە بڕیارێکی سیاسیە لەلایەن بڵێن محافظەی ستۆکۆم و یاخود مەجلیسی پارێزگای ستۆکۆمەوە دەرچووە و دیارە یارمەتیەکیشە جۆرێکە یارمەتیشە بۆ شەریکەیەکە خەریکە لە جێگەی ئەو یاریدەدەرانە بەنیازن کامێرە دابنێت بەم جۆرە ئەمەی کە ئێستا لە ئارایە کێشەیەک دروستەکات بۆ شۆفێری شەمەندەفەرەکان کەوایان لێەکە کە نەگەن فریای ئەوە نەکەون ئەو کاری خۆیان ئەنجام بدەن بۆیە مانەگرن و ئەم مانگرتنە ممکنە ئیمکانی هەیە کە پەخستنێکی گەورە دروست بکە لە ناو شاری ستۆکۆما بەتایبەتی کە یەکێکە لە هۆیە گواستنەوە زۆر گرنگەکان و خەڵکێکی زۆر زۆر سوودی لێبینێ وەک باسم کرد بۆچی بابەت ئەم بابەتە گرنگە و بۆچی ئەم جۆرە مانگرتنە گرنگە لەبەرەوەی کە ئێمە گەیشتونەتە جێگایە کە زەخت و زۆر و فشار و گوشاری خاوەنکارەکان و دەوڵەت و سەرمایهداران لە سوید بە جۆرێک زیادی کردو لەسەر کارگەران کە وای کردووە کارگەرانی ناچار کردو بۆی پەنابەرن بۆ ئەم جۆرە لە دەربڕینی ناڕەزایی کە بۆ خۆی بڵێن جۆرێک وەک باسم کرد ناوازەشە زۆر ڕوونادا ئەم بابەتەمانگرتنانە وە لەلایەکی ترەوە ئەو کارگەرانی کەمانەگرن ڕیسکی ئەوە هەیە کە لە محکەمەیە هەرێکیان بە جگەلەوەی کە موچەکانیان وەرناگرن یاخود ماشی ئەم ڕۆژانە وەرناگرن کە مانیتی ئەگرن ڕیسکی ئەوەیە کە لە محکەمەیەکی نزیکەی 3000 کرۆن تاکو بەڵێن بە دۆلار ممکنە بکاتە نزیکەی 300 دلار هەر ڕۆژێک غەرامە بکرێن لەسەر ئەم مانگرتنیان کە ئەمە قورسایەکی گەوریان بۆ دروستەکە بەڵام لەگەڵەوە ئەیکن بۆ ئەوانەی کە لە سوید ناژین شتێک باس بکەین لێرە لە سویدا لە ساڵی 1920 و دواتر لە ساڵی 1970کانیشا بە جۆرێک ئەمە تازە کرایەوە مافی مانگرتن بە جۆرێک سنووری بۆ دانراوە جێگایە کە پەیماننامەی دەستە جەمعیتیابێ کارگەران مافیان نییە مانیتیا بگرن و ئەم بە بەرتەسکردنەوەی مافی مانگرتنە بە جۆرێک باسی کارگەرانی لە بەرامبەر سەرمایهدارانە زۆر لاواز کردو زۆر جارەوانی کە لە سوید ئەژین سەیریان لێدێک کە بۆچی لە بەرامبەر زیادکردنی نرخی شتومەکەکانە کە ئێستا بۆ نموناوانەی لە سویدن ئەمە ئازانن کە سوید یەکەمە لەم بابەتەوە ینی لە ناو هەموو شیمالی ئەوروپای یەکەمەوە تقریبا لە ناو هەموو ئەوروپاشا یەکەمە لە بەرزبوونەوەی نرخی شتومەکەکان بەڵام لەگەڵ ئەوەیە نەمانگرتنێ نەدەنگێنە هیچ بابەتێک نابیستی و لە فەڕەنسا بۆ نمونە زوو مانگرتن ڕوئەدا زوو خۆپیشاندان ڕوئەدا هەر ئەم دوو هەفتەی ڕابردوو کێشەیەکی گەورە بۆ حکوومەتی ماکرۆن دروست بوو لەوە ئەگەر و نەگەری کەوتنا بوو لە هزاریش هەر کێشەکە ماوەتەوە بەڵام لە بەریتانیا مانگرتن ڕوە لە ئەڵمانیا ڕوئەدا بەڵام لە سویدا زۆر بێدەنگەم عمومەن ئەسکەندەنافیا وایە بە تایبەتی سوید لەگەڵ ئەوەیە کە سندیکاکانیان بەهێزن بۆ نمونە سندیکایەوانی کە بەدەستی خۆیان کارەکەن ینی بەدەست کارەکەن کارگەرانی دەست و بازوو وەک ناوێنەنێن ئەمانە نزیکەی لە 1950 کارگەرانیان تەنزیم کردووە ئەندامن لەم یەکێتیانەیە بەڵام لەگەڵ ئەوەیە نابینیت کە هێزێکی هەبێ نەئەتوانە ئەبینی کە بەرەنگاریەکی ئەو تۆ هەبێ و بەڵگەکەشی ئەوەیە کە سندیکاکان بەپێی ئەو قرار
دادە دەستە جەمعی یاخود ئەو پەیمان نامە دەستە جەمعیە کە ئینزایەکان دەستبەرداری مافی مانگرتنە بن کە چەکێکی زۆر کاریگەر و بەکاری کارگەرانە لە مواجهکردنیان لەگەڵ سەرمایهدارانە ناچارن دەستبەرداری بن یا بەپێی یاسا ناچار کراون دەستبەرداری بن و بەو جۆرە شتێک هەیە پێڵێن ئەرچی ئاشتی یا فرێت پلیکس کە ئەرچێکە لەسەر شانی هەموو ڕێکخراوە کارگەریەکانی سوید کە هەیان بێ بۆیکەوە جۆرێک بڵین جێگیری لە شوێنکارەکانە هەبێ و بەرەنگاربوونەوەی کارگەران و سەرمایهداران لە ئاستێکی نزما بێ کە ئەمە وەگوتم کاریگەری زۆر گەورەی داناوە لەسەر بەکارهێنانی چەکی ماگرتن لەلایەن کارگەرانەوە وە کارێکی کردوی تر بیرروکراتەکانی سەرەوەی یەکێتە کارگەریەکان چ بڕیارێکیاندا تقریبان کارگەران مەجبورن لەگەڵ یا بڕۆن یا ناتوانن تەسیرێک و کاریگەریشی ئەو تۆیان هەبێەوە ئەوەی کە پێوتی خەباتی کارگەری بە جۆرێک سست کراوە لاواز کراوەوە ئەو موقعێت و جێگای نییە دیارە لە بەرامبەر کۆمەڵێکی ئیسلاحات هەیە ناکرێت مەسەرەن دۆخی کارگەران لە بابەتی بیمە کۆمەڵایەتیەکانەوە بیمەی دەرمانەوە بیمەی تەندروستیەوە بیمەی بێکاریەوە یاخود مافی خوێندنەوە ئەو مخەسڵاتانی دانرێ بۆ خوێندن ئیمکانەتی ڕاوەستاندنی کار و دەستپێکردنی خوێندن هەموو ئەمانە لە سویدا بە جۆرێکە کە بە هیچ جۆرێک ناکرێت مقارنە بکرێت لەگەڵ شوێنێکی تران لۆک ئەمریکاشە کە وەکو جنگلستانێک وایە لە چاو سویدا لە هەندێک لایەنەوە بەڵام لە بەرامبەرە کارگەران دەستبەرداری ئەم مافە گرنگەی خۆیان یاخودەم چەک گرنگەی خۆیان بوون کەوای کردووە باسکی خەباتکارانیان لە بەرامبەر سەرمایهدارانە لاواز بێ و سەرمایهداران بتوانن شەرت و مەرجەکانی خۆیانیان زۆر جار بە هاوکاری لەگەڵ بیرروکراتەکانی باڵا دەست لە ناو سندیکا کارگەریەکانە بەسەر کارگەرانە پسەپێنن ئەمە ئێستا ئەم مانگرتنە کە بە زمانی سویدی پێوترێ ویلد سترایک یاخود ماگرتنێکی وەک بە کوردیەکە تەرجمەی حرفی بکەی بێ بە شێوی بڵین ئەوە کە چۆن مەسەلەن لە جێگەی ئەوەی بڵین جاندارێکی ماڵیمان هەیە جانداری چێویمان هەیە جانداری ماڵی دیارە مەجموعەیە خواست و داواکاری بەڵام جانداری چێوی باشی بە هیچ شتێک نییە و بە جۆرێک ئازادانە بەرخوردەکە ئەم مانگرتنە ئەم ناوەی لێنراوە و ئەم جۆرە مانگرتنانە دەستپێکردنی وە تەشەنەکردنی لە ناو سویدا ومێدی ئەوە ئەدا کە جاریشتر کارگەران بتوانن بگەڕێنەوە بۆ دەورانی ئاڵتوونی و زێڕینی خۆیان لە سەرەتاکانی ئەم سەدەیە کە کاریگەری زۆر گەوریان بۆ بەشێکی زۆری و دەستکەوتانی ئێستا هەیە هی خەباتی ئەو سەردەمەیە نەکی خەباتی ئێستا هی خەباتی ئەو سەردەمەیە کە هەتا هات هەتاک و هەفتاکان و هەشتاکانیش لە برەوە بوو دەستکەوتی زۆرتر و زیاتر بەدات سەهات بەڵام لە هەشتاکانەوە حملێک و پەلامارێک لەلایەن سەرمایهدارانەوە بۆ سەرکارگەران دەستی پێکردووە کە تا ئێستا تەواو نابێەوە ساڵ بە ساڵ ئەو دەستکەوتانە ئەو مافانە ئەو جۆرە جێگا شوێنە کە کارگەران هەیەیان بووە لە بەرهەمهێنان و ئابووری کۆمەلگای سویدا بۆ نمونە ڕۆژگارێک قەرارێک و بڕیارێکی ئاوا هەبووە کە کارگەران بەشێکی قازانجەکانی کۆمپانیەکانیان هەبێ و لە ڕاستیە پرۆژەیەکی لەو بابەتە هەبوو کە سۆشیالیزم لەو ڕێگایەوە تحقیق بکرێنی کارگەران ببن بە خاوەنی هۆیەکانی بەرهەمهێنان من لە هەشتاکان و لە هەفتاکان و هەشتاکانەوە ئەمڕۆ لە ڕۆژگارێکیان کە دەرسەدی بێکاری زۆر زۆر بەرزە بیمەی بێکاری ئەو توانە وەکو جاران نەماوە لە سەتانەوەتی کرێوە هێنانە سەر لە 1970 دواتر بێ لە 1970 ڕۆژی بڵێن نەخۆشی ڕۆژی یەکەمی لێ قەت ئەکرێ کارگەر زۆر دەستکەوتی تر لە کارگەران ئەسێنرێتەوە و ئەم پرۆسی هەر بەردەوامە دەست بەکاربوونی کارگەران و دەستپێکردن بە مانگرتن ممکنە ئەم پرۆسەیە بە جۆرێک لە جۆرەکان ڕابگرێ یاخود کارێک بکە کە ئێمە بگەڕێینەوە بۆ دەورانی وەگوتم زێڕینی جوڵانەوەی کارگەری کارگەرانی شەمەندەفەر شۆفێرەکانی شەمەندەفەر بانگەوازێکیان کردووە و سویشێک ژمارەی سویش و ژمارە باقییان ڕاگەیاندووە کە کەسانێک ئەیانەوێت کۆمەکیان بکەن و یارمەتیان بن لەم بەرەنگاربوونەوەی یارمەتیانمە چووکە بە ناچاری غەرامە ئەکەوێتە سەریان غەرامێکی زۆر ئەکرێن و ئەم غەرامەیە ینی ئەگەر 3000 زەربی هەر کەسێک 150 کەس مانی گرتووە $300 زەربی 150 بکەی
پارێکی زۆر زۆرەکەوێتە سەردانە بەدانیان و هەر ڕۆژە ممکنە ئەم غەرامەیە بکرێن قورسایی لە سەریاندانەوە بانگەوازیان بۆ هەموو کەسانێک کە پشتیوانی لە خەباتی کارگەرانەکەن کە پشتیوانیان لێ بکەنەوانەیە کە لە ستۆکهۆڵم یاخود لە سویدەژین لەسەر ئەکاونتەکەی من لەسەر فەیسبوک ئەتوانن ئەو ژمارە سویش و ژمارە حسابێ ببینن واگەر ویستیان کۆمەک بە شۆفێرەکانی شەمەندەفەرەکانی شاری ستۆکۆم بکەن بۆ سەرکەوتن لەم خەباتیانە کە دیارە وەک وتم ممکنە ببێ بە سەرەتایەکی گرنگ بۆ دەرکەوتنەوەی خەباتکارانەی چینی کارگەر لە سویدا. لێرە من کۆتایی بەم باسە دێنم لەوە زیاتر سەریەوەی ئازیز نایەشێنم داواکارم دووبارە بەرنامەکانی کەناڵی هیوا لەلایەن خۆتانەوە پەخش بکەنەوە بڵاو بکەنەوە قەولم پێدا بوون کە سەبارەت بە ئامادەکاریەکانی یەکی ئار لە کوردستان بەرنامە بکەم وەگوتیشم لە سەرەتای بەرنامەکەەوە هاوڕێکم لەگەڵایە هاوڕێ ڕزگار بابان لە شاری کەرکووکەوە کە سەبارەت بە ئامادەکاریەکانی یەکی ئایار لە شاری کەرکووک قسە و باسمان بۆکە. ئەم کاتت باش هاوڕێ ڕزگار زۆر خۆشحاڵم کە لەگەڵنی زۆر سپاس دەکەم کە داوەتی منت قبول کرد بۆ ئەم گفتوگۆیە. هەروەها ئێمەش زۆر سوپاسی بەڕێستان و کەناڵە بەڕێزەکەتان دەکەین بۆ ڕەخساندنیام دەرفەتا بە مەبەستی باسکردنی کێشە و گرفت و ئارێشەکانی کرێکاران و ڕێکخرا و سندیکایەکان لە شاری کەرکووکدا زۆر سوپاسان دەکەین. دەستەکانت خۆش بێ. هاوڕێ ڕزگار من بەو پرسیارە دەست پێ بکەم ئامادەکاریەکانتان بۆ یەکی ئار چۆنە چێتە پێشەوە نەخشەتان چییە پرۆژتان چییە خۆپیشاندان ئەکرێ گەورە ئەبێ چۆن ئەبێ پێ خۆشە هەروە لە سەرەتایە بۆ بینەرانی ئێمە ڕوونکەیتەوە کە چی ئەکرێ لە یەکی ئارە لە شاری کەرکووک. ڕاستەکەی هەموو ساڵێک لە یەکی ئارە توانم بڵێم بووەتە نەریتێک بۆ ڕێکخراوی کرێکاران یان بۆ خودی کرێکاران ئەوانەی زیاتر لە ڕێکخراوەکانی کرێکارانە چالەکەوانن بەوەی هەستن بە کۆمەڵێک کار و چالاکی وەکو بە دەرکردنی بەیاننامە و خۆپیشاندان و گرتبوونەوە و بەسکردنەوەی لافیتە وەکو داواکاریەکانی کرێکاران کە ئەوانەی زیاتر پەیوەستە بە بابەتە یاسایەکان و جێبەجێکردنی یاسای کار و جێبەجێکردنی یاسای بیمەی کۆمەڵایەتی و ئەو کێشە و گرفتانەی کەوا لە کارگە و کۆمپانیەکانە هەیە و جێبەجێنەکردنی یاساکان بە پێی پێویست لەو جێکارانە و پێشێلکردنی مافی کرێکاران ئەو مافانێکەوە لە یاسا بەردەستەکانە بۆ کرێکاران بەردەست کراوە لە شوێنی کارەکاندا بەردەوام داواکارەکان زیاتر لەوانە خۆی دەبینێت ساڵانەکە دەکرێت و ئێستایش ئێمە یەکێتی کرێکاران وەکو بڵێم لە دوای پرۆسەی پردیاڵەن ئازادی بەڵام من بە داگیرکاری ئەزانم لە عێراقاوەی کە لە 2023 ڕووی داوە لە وڵاتی ئێمە ڕاستەکەی ئێستا تعدودیەتی ڕێکخراوەکانی کرێکارانەیە و پێڵەن تعدودیەتی اتحادات بە پێی دەستوری عێراقی لە ساڵی 2005ەوە ئەو دەستوری کە دەستەبەر کرا دەستوری هەمیشەی عێراق بە پێی مادەی 22 کە ڕێکخراوەکانی کرێکاران تعدودی ئێستا لە شاری کەرکووکە 5 یەکێتی کرێکاری هەیە. هەر یەکێتی کرێکاری ساڵانە لەلایەن خۆیەوە یعنی نەوەکو بە دەستە جەمعی هەسابێتن بەوەی کارێکی مەسەن کار و چالاکێکی بە بۆنێکی ئارەوە هاوبەش و هاویار عکسکەنەوە و داواکاریەکانیان بەیەکەوە بەرزکەنەوە تا ئیساکە توانم بڵێم ئەو ڕێکخراو کرێکاریانە نەیانتوانیوە بە یەک دەست داواکاریەکانی کرێکاران بە تایبەتی لە ڕۆژیەکی ئایارە بەرزکەنەوە و بگەێنە لایەنی پەیوەندیدار لایەنی حکومەتەوە بڵێن بەڵام توانیومانە بە تایبەتیش بۆ ئەم ساڵ داواکاریەکان وەکو هەموارکردنەوەی یاسای کاری ژمارە 37 ساڵی 2015ەوە خۆی لە چەند مادەیەکە بینێتەوە و گرنگترین بابەتیش ئێمە کە ساڵانە جەختمان کردوێتەوە لە سەری و داواکاریمان بەرز کردوێتەوە بە ئەگەر بە یاداشت و ئەگەر لە بەیانەکانە گیانوبێتمان بەلایەنی پەیوەندیدار ئەوەیە کە تا ئێستاکە یاسایەکی ڕێکخستنی ڕێکخراوەکانی کرێکاران بەردەست نییە
لە دوای 2023 تا ئێستا کە حکوومەتی عێراقی سەرباری ئەوەی کە اتفاقی منظەمەی عملی دەولی 1970 کە ڕێگا بە ڕێخستنی بواری تەنظیمی نیقابەدا سندیکاکان ئەدا سندیکەکانی کرێکاران و ڕێگا بە تەعەدودیە دەدا تا ئێستا کە حکوومەتی عێراقی لە یاسای 52 ساڵی 1970 خوێنێتەوە دەستی گرتووە بەو یاسایەوە لە کاتێکە ئەو یاسایە لە دوای پەسەندکردنی عێراق وەکوتم لە 2017 اتفاقی منظەمەی عملی دەولی 1970 ساڵی 1948 کە گۆڕەپانەکە بە تەواوی ئەکاتەوە لە پێش کرێکاران بۆەوەی کەوا بتوانن ڕێکخراوەکانی خۆیان زۆر بە ئازادانە و میهنیانە پێک بهێنن بەڵام تا ئێستاکە ئەو یاسای کە پێڵەن یاسای ڕێخستنی ڕێکخراوەکانی کرێکاران لە عێراقا بەردەست نییە و زۆریش داواکارەکانمان ئەتوانی بڵین تەرکیز دەکەینە سەر ئەو بابەتە کەوا ئەو یاسایە دەستەبەر بکرێت لە کاتێکە لە 2011ەوە پرۆژە یاساکە نێراوە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراقی و خوێندنەوەی یەکەمشی بۆ کراوە و لە هەمان کاتا یاسای خانەنشین و بیمەی کرێکاران با بڵین زمانی کرێکاران کە ژمارە 39 ساڵی 1970 ئەو یاسایش ئێستا کە بە پێی معایری دەوری یعنی بە پێی سەردەمەکە ئێستا کە عێراق گەیشتوتە ئاستێکی تر تا ڕادێک و لە زمانێکی ترای پێویستی بە گۆڕانکارێکی زۆر و تا ئێستا کە چەند وەرشەیە کراوە لەسەر بابەتە تەنانەت بە حضوری منظەمەی عملی دەولی لە هەولێر و لە بەغدا و لە بەسڕایش لەسەر ئەم بابەتانە و پرۆژە یاساکە ئێستا لە بەردەستە تا ئێستا کە هەموارکردنەوەی یاسای خانەنشین و بیمەی کرێکاران دەستەبەر نەکراوە لەوەش بە هەمان شێوە جەخت دەکەینەوە و بابەت لە توانم بڵێم ڕاستیەکەی دەستەبەرکردنی یاسا حکمت لە دەستەبەرکردنی یاسا ئەوەیە جێبەجێ بکرێ ئێمە ئێستا وەکو ڕێکخراوەکانی کرێکاران زۆر بەڕوونی ئەبینین پێشێرکاری یاسایی زۆرە لە کارگەکان لە کۆمپانیەکان بەرامبەر بە کرێکاران نەکرێ ئەگەر لە مەسەلەی کاتی کارکردن بێ ئەگەر لە مەسەلەی مۆڵەت بێ ئەگەر لە مەسەلەی موچە بێ مەسەلەن ڕۆژانەکەیان بێ کە پیانە دریانی بەڕاستی شێوەیەکی زۆر فراوانە پێشێرکردنی یاساکان و تەنانەت شمولیش بە زمانی کرێکاری لە کەرکووکە بەو شێوەی کە پێویستە ناڕوا بەڕێوە من یەمە سەر ئەو باسانەی ترکە سەبارەت بە یاسای کار و ئەوانە کرد دواتر هاوڕێیان بەڵام من پێم خۆشە ئەوە بزانی ینی بینەرەمە ئاگاداری ئەوە بن خۆ پیشاندان بەڕێوەیە ئەکرێ لە ناو شاری کەرکووکە نەچۆ دەستپێکاکەی دەستپێکە هیچ ئامادەکاریەک یاخود بڕیارێکتان لەسەرەمە داوایان هێشتا زووە وڵا سەبارەت بەوەی کە بڵێم بەرنمەیەکی چۆن دەڵێ ئامادەکراو هەبێ ئێستا لەم کاتەیە لەبەرەوەی تا ئێستا کە سیانزە بۆیکیایە بەڵام بڵی تەوامان کردووە بۆ ئەوەی بتوانین بە تایبەتی مەلانی کرێکارەکان بە تایبەت و یەکێتی کرێکارانی پارێزگای کەرکووک هەڵمانداوە زۆر نزیک بین لە هاوڕیانی حزبی شوێعی و برادرانی چەپ هەمومان پێکەوە هەموو ئەو داخوازی و داواکاریانی کرێکاران کە هەنووکەیە بتوانین چۆنەڵێ گشتگیری لێ بکەین پێشگیری هەمومان بتوانین بەرزیکەینەوە لە ڕێگای یادداشتەوە بیگەین بەلایانی پەیوەندیداری تر لە ڕێگای خۆپیشاندانەوە بێ ئەیان لە ڕێگای گردبوونەوەیەکی گشتیەوە بێ ئێستا لە هەوڵی ئەوەین و تەسەوری شەکەم لەم 4-5 ڕۆژەی ئایندەیە ئەگەینە ئەوەی کەەوە بەرنامەکەدا ڕێژین و ئەو کار و چالاکیانی چییە ئەنجامی بین زۆر باشە دەستان خۆش بێ زۆر چاکە باسی یاسات کرد هاوڕە ڕزگار من ئەوە ئەزانم کە دیارە خەباتی کارگەران زۆر جار خەباتێکی ئەتوانین ناوی نانێم خەباتی قانونی وەکو خەباتێکی ئاشکرا و بڵین لە چوارچێوەی ئەو نەزم و نەسەقەیە کە دانراوە هەندێک جار ناچارە مراعاتی ئەو یاسایانە بکا کە هەیە ئەوانە خود یاساکان بەکاربێنێ بۆ بەدیهێنانی بەڵام لە جێگایەکە کە ئەو یاسایانە بوونی نییە دەستی کارگەریش ئاوەڵایە بۆی کەەوە بڵین هەڵوێستی خۆی و کارێکە ئەوێ بیکا بۆن منە من ئێستا پێش بەرنامەکەی بەڕێزت پێش گفتوگۆکەم لەگەڵ بۆ ڕێستا باسی وەزئی کارگەرانی سویدم کرد بۆ نمونە لەبەرەوەی کە قەولیان داوە
کە مافی مانگرتن واز لێ بێنن و مشکلە بۆ خاوەنکارەکان دروست نەکەن لە بەرامبەر کۆمەڵێک دەستکەوتی زۆر گەوریان جاران بەدەست هێنابوو بە هەر حاڵ جێگیریان کردبوو. بەڵام لە جێگەیەکە کە ئەوە نییە، لە جێگەیەکە کە ئەو یاساکارە وجودی نیە، یاسا هەر بۆ سەرمایه‌داران نییە کە نییە، بۆ کارگەرانیش نییە. یاواتە بەم معنایە مانگرتن و خۆپیشاندان و دەست لە کارکێشانەوە یاخود هەتاکو کۆنتترۆلکردنی شوێنی کارەکەەوە ئەوانە بە شتێکی غیرە یاسایی دانانرێت لە حاڵەتی وایە یا من هەڵە نا بەتاکید بابەتە یاسایەکان دایما هەموو ئەو ڕژێمە حکومڕانیانەی کە هەن ئیتر لە هەر ئاستێکە بێتە نادەگە دیموکراتی بێەوە هەتەنامەی دیکتاتۆریش بێ، ینی دایمە تۆ مەهانی ئەوەت پێگرێکاڵی ئەم شتای نایاساییە تۆ ئەیکەی بۆ نمونە خۆپیشاندان ڕێگەفەی لە کاتێکە بەپێی دەستوری عراقی مافێکی زۆر ئینسان دەتوانێت لەسەر کۆمەڵێک مەسائلی گرنگ کە پەیوەستە بە ژیان و ژینی خۆی نەک لە منەظەمێکی کرێکاری تەنانەت مجتەمەعێکی مەدەنی خۆپیشاندان بکە، بەڵام تۆ داوای مۆڵەتت لێکەڵێت تۆ مۆڵەتت پێ مۆڵەت لە کەرکوچیش وایە هاوڕێ ڕزگار من وامەزانی کە لەو شوێنانەی کاوەکو کەرکوو کەمێک باڵانس هەیە، کەمێک چونکە یەک دەستی نییە لە بەڕێوەبردن و ئەوانەیە زۆر جار ممکنە ینی یەک دەستی نەبووە لە ڕابردووە ممکن ئێستا یەک دەستتر بێ، بەڵام پێما بوو کە کەرکوک باشترە لە هەرێمی کوردستانیان لانی کەم لە هەولێر بۆ ئەم بابەتە شتانەوان نیە. واللهی ناتوانین بڵین باشترە، بەڵام تا ڕادەیەک شێوازەکەی جیاوازترە. جیاوازەکە لە بۆ نمونە باسی تعددی دروستتر بڵێن باشتر ناڵێن ببەخشە کەمتر خراپە لە هەولێر ناڵێن باشترە چونکە هەولێر باش نییە تا ئەو باشتر خراپە ئەوەی هەیە بەڕاستی بە ژینگەکە توانین بڵین ئەگە ژینگەی سیاسی ئەگەر بەعام ئێستا کە با بڵین عێراقی تیا گوزەرێ و یان بڵین شاری کەرکووکی تیا گوزەرێ لە دوای پرۆسەی ئازادیەوە ناتوانم بڵێم وەکو پێش پرۆسەکەیە، ینی ئەو پرۆسە دوای پێشی 2023 گۆڕانکاری هەیە، بەڵام گۆڕانکاریەکە بەو شێوەیە نییە، ینی ئەلایەنی پەیوەندیدار کە حکوومەتە هەوڵەدا بە هەموو شێوەیەک ئاستەنگ دروستەکە ڕێگری دروستەکە هەوڵەدا تەمانەت کێشە لە نێوانی یەکێتێک کرێکارەکانە دروستەکە بۆ لە بەرژەوەندی ئەوە ئەوان نەتوانن بەڕاستی یەکێتێکی تۆکمە و میهەنیانە کاری خۆیان بکەن و بتوانن ببن بە باڵانسێک یان ببن بە هێزێک بەرامبەر ئەوەی فشار بخەنە سەر حکوومەت لەسەر کۆمەڵێک بابەت کە پەیوەستە تەنانەت بە کرێکاران خۆیان و بە کۆمەڵگەکەیشیانەوە. یعنی ئێمە لێرە لە تەنگەژەیەکان ینی بەڕاستی کێشە ناوخۆیەکانی یەکێتێک کرێکارەکان زیاترە لە کێشەی کرێکاران خۆی کرێکاران خۆیان بەهۆی ئەوەی کە حکوومەت هاوکار نییە و لە کاتێکیشە ئێستا فەزایەکە لە عێراق توانم بڵێ مندام ناوە فەوزەویەی تعددیەتی منەظەماتی کرێکاری لە عێراقا، یعنی بەڕاستی لە مەرحەلەیەکی فەوزەویاتەنین، یعنی بۆ معنایی لە 2012 وزارەتی عمل لە کاتە نەسارە ڕۆبایی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی عێراق بوو بە بڕیارێک ناوی یەکێک لە یەکێتێک کرێکارەکانی ناوتی ئێوە ئەکسەرە تەمسیلن لە کاتێکە لە قانونی کاری ژمارە 37 ساڵی 2015 باسی ئەکسەر تەمسیلەکە، بەڵام تا ئێستاکە لە عێراقا وزارەتی عمل ناوی ئەکسەر و تەمسیلە بەڵام لێرە هەڵناسێ پێوەری ئەکسەر تەمسیل چییە؟ ئایا عەدەدی لیژانەکانە؟ ئایا تەمەنی ئەو ئیتیحادەیە؟ ئایا ژمارەی ئەو کرێکاران و ئەندامەکانە؟ یعنی ئەمە خۆی لە خۆیان حکوومەت هەوڵەدا دایمە ئاستەنگ کێشە دروستەکە لە تەفاسی لاشتیوا بۆ دۆزیێتەوە بۆی کەنێڵە تۆ ئیش بکەیت. من نمونەیەکە بۆ ێنەوە لەم نزیکانە ئێمە ئیتیحادی عمالی عێراق و پارێزگای کەرکووک گرفتێکمان لەگەڵ فەرمانگەی خانەنشین و بیمەی کرێکارانە بوو. کێشەکە چی بوو؟ کێشەکە ئەوە بوو کە لایەنێک یەکێک لە یەکێتێک کرێکارەکان کە وەک باسم کرد لە 2012 کە ئەو وەزیری ئێستا نەماوە 4 وەزیریکە بە دوای خۆی هاتووە تا ئێستاکە ئەوان بە ئەکسەر تەمسیل دانراوە نوێنەرێکیان داناوە بۆ نمونە لە دایرەی بیمە زەمان بڵێن بیمە لەوێکە ئەندامانی ئێمە کە ئیشێکیانە بێ لەوێ کە لە یەکێتی کرێکارەکەیتراوەڵێ من ئامادە نیم واژوو لەگەڵ لەسەر ئەو فۆرمەی بکەم کە تۆ پێی خانە نەبی شمول ئەبی بە زەمان، ینی زەمان ئەکرێ بیمە ئەکرێ
بۆ لەبەر ئەوەی تۆ ئەندام نیت لە یەکێتی کرێکارەکەی من لە کاتێکا بە پێی مادەی 128 کە لە 27 سەریحە هیچ تەفسیرێکی تری تیانە هەر نوێنەرێک کە ئەکسەر تەمسیل بوو دانرا لە هەر دەستگایەک یان فەرمانگەیەکی دەوڵەت ئەبێ نوێنەرایەتی هەموو ئەو اتحادانەی ترە بکاکەوە هەن لە وڵاتەکەیە بەڵام لێرە حکوومەت خۆی ئەو لەدا تعلیمات نانیێریە ڕێ خۆش ناکە بۆ ئەوەی کەوا بتوانرێ منەظەماتی کرێکاری فعلەن ببنە ئەو منەظەماتانەی کەوا سوکڵ و هێزی کاریان هەیە بۆ ئەوەی ئاراستەی ئەوە زۆر ڕاستە هاوڕێ ڕزگار ئەزانی چۆنە من بەڕاستی پێم وابێت چاوەڕوانیەکی زۆر ڕەنگە زۆر دروست نەبێمە چاوەڕوانیەوە بین کە حکوومەتێکی وەکو حکوومەتی عێراق یاخود بۆ نمونەیەکێتی یان پارتی لە کوردستانوانە بێن بنباڵی کارگەر بگرن و بەرزیکەنەوە بڵێن تۆ با نوێنەری خۆتە هەبێ ڕێکخرا و اتحادی خۆتە هەبێ سەرمایەداران لە هەموو شوێنێکی دنیا تەنها کاتێک ئەوواکەن کە پێیان وابێ ئەگەر نوێنەرانێکی کارگەران هەبێ کە لەگەڵیان دابنیشتن قسە بکەن و ئەوانە ممکنە وەزعەکە تۆزی ئەوەنتر بێ بۆ نمونەوەی کە لە سویدا ڕوویداوە تا ئێستا لە ئەوروپای غەربیا ڕوویداوە جاران وا بووە بۆ نمونە کارگەر ڕاپەڕیوە ڕاپەڕینی کردووە چوزانم دار و بەردی تێکداوە کێشەی گەورەی بۆ ئابووری دروست کردو تانە بۆی کەوا ئابوووریەکەمان ستابیل بێت و ستیبل بێت یاخود جێگیر بێوانەوە باشام کارگەرانە نوێنەرێکیان هەبێ لەگەڵیان دابنیشین بۆی لە ڕێگەی ئەوانەوە خواستەکانمان پێ بگا لە بری ئەوەی هەموو جارێمان بگرنم کارە بکرد لەبەرەوە من وازانم تەنها کاتێک سەرمایەداران دەوڵەتەکانیان ئەو کارە بۆ کارگەرانەکەن کە لەگەڵ هەڕەشەیەکی جدیا بەرەو ڕووبن من یەک شت باسەکەم لێرە هاوڕێ ڕزگار پێم خۆشە تۆست وەکو کەسێک کە دەستت لەم کارایە ئەوانە ڕاستم کەرەوە ئەگەر وانە من وازانم کە جوڵانەوەی سندیکایی جوڵانەوەی اتحادیی لە ئاستی دنیاە کێشەی گەورەی هەیە ئەنی باسەکە لەسەرەوە نییە کە ڕێگری دروستەکرێت لایەن دەسەڵات و دەوڵەتەوە بەتەنها خودی ئیتیحادیەوە نیقابە ئەو چوارچێوەیە ڕەنگە نەبێت کە بتوانێ کارگەران بەو جۆرێک کە پێویستە ڕێک بخە هەر لەو شاری کەرکووکەی کە بەڕێستی لێ من باوکم کارگەر بوو لەو شارەیە کارگەری نانەوا بوو نانەوا بووە یەحیانانەوە ممکنە بناسرێ لەوێ هەر لەو شارەی ئێوە یەحیانانەوان یەکێک بوو لە بڵین فعالەکانی نقابەی نانەواکان نقابەکە سڕی بوو باسی بۆ کردم زۆر جارەی و سڕی نقابەی سڕی دوای کە گەورە بووم بیرمە کردەوە نقابەی سڕی چۆنە بێت و چۆن دروستەوە بەڵام ئەوان بە سڕیش بوو من نقابەیان دروست کردووە باسی بۆ کردم جاری وا بۆ بڕیانە دامان بگرن هەموو نانەوەخانەکانمانیان نەگرتووەوانە بۆ مەسلەیەک یا بۆ قەزەیەک وا بۆ مۆزوعەکە بیانەوێ بە ئەنجامی بگێنە مەبەستم وەیە بەڵام لە دۆخێکی ئاوایە کە متابعە بوو ملاحەقە هەبوو خەڵک ئەگیرا خەڵکە خرایە زیندانەوە کۆمونیستەکان و شوێیەکان لە سێدارە ئەدران تعزیب ئەدران و ئەمانە بەڵام لەگەڵەوە شار ڕێکخراوەی کارگەری دروستە بوو پێکە هات پێشەکەوتوانە ئێستا ئەبینین لە دۆخی وەکو ئێستاە نە لە کوردستانە نە لە عێراقە بەڕاستی من تا ئێستا نەمبیستووە کارگەرێک فعالێکی کارگەری لەسەرەوەی کە چۆن نقابەی دروست کردووە هەڵسوڕاوی کارگەری بووە و خەڵکی هانداوە بۆ مانگرتوانە گرتی بێتیان و لە زیندانیان خستوێ تا ئێستا من نەمبیستووە ممکنە بوو بێ ممکنە ڕوویدا بێ بەڵام لانی کەم نەمبیستووە بەڵام لەگەڵەوەی ئەبینی ئەم ڕەوڕەوەیە زۆر خاوە چێتە پێشەوە و پێ ئەچێمە پێویستمان بەوە بێ فۆرمی تازە بدۆزینەوە بۆ ڕێخستنی کارگەران لە بری نیقابەیان نیقابەکان بە جۆرێک لە جۆرەکان چۆن پێڵێن لە سوید پێڵێن نادی نیقابە لە جێگەی ئەوەی تەنها لە شوێن کارەکانە بێت لە شوێنی ژیانەکانە بێ مەسەن کارگەرێکی بیناسازی یا لە چاخانە یەکترە بینن یا چن لە شوێنی کارەکان یەکترە بین هەر ڕۆژەی لە شوێنە کارەکە هەر ڕۆژەی لەگەڵ 4-5 کەسێکی تازەیە کارەکە ئەوانە فریایەوە ناکەون ڕێکخراوەی کارگەری ئەو شوێنکارانە بکەن بە جێگای ڕێخستنی کارگەران بەڵام ئەگەر نادی یاخود بڵێن ناوەندی ئەم نیقابانە بەریتە ناو گەڕەکەەوە ممکنە لە گەڕەکێکە لەم سەرتاوەسە گەڕەکێکی زەحمەکێش 20 نەفەری بەس تەنها کارگەری بیناسازی بێ زۆر جوان و باش ئەتوانن لەوێ یەکتر ببینن و ئەتوانن مەسەلەن ناوەندێکی ئەو نیقابەیە لەوێ دروستکەن لە جاتیوی لەسەر کار دروستی بکە من ئاوا بۆ ئەم بیر و بۆچوونانە ئەچم ئێستا بۆی کەوا جوابی ئەم مشکلانە بینەوە بەهەرحاڵ بۆچوونی منە ئەمە ممکنە من زۆر لەگەڵ کەرکووک و دۆخی کەرکووکەوانەیە ئاشنانە بە مەمە هەروە شتێکی خەیاڵاتی من بێ وەڵام من وای بۆچم
والله بتاكيد ئەوەی کە ئێستایشەیە هەر لە دەرەنجامی خەیاڵات و بیرکردنەوەی مرۆڤەکان هاتوتەکایەوە وەکو نیقابات و ئەگە بگەڕێنەوە بە تاریخ کاتی خۆی کە دەستە پێشەوەی کە نیقابات دروست بێ پێش سەورەی فەڕەنسی و سەورەی سناعی وەمانە ینی ڕاستەکەی ئەو بەڕێزی شت کە ئیشاری بۆکەی ممکنە ینی بۆ بەڵام ئەوەی کە پێویستە ڕاستیەکەی وعی هۆشمەندی جەماوەری ینی ڕاستەکەی ئەگەر هەڵە نەبم ڕێکخراوەکانی کرێکاران لەسەر ئاستی جیهان ڕاستە لە تەنگەژەیەکی گشتیان بەڵام تەنگەژەکان لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی کە جیاوازە یعنی توانین بڵێن بۆ نمونەی سەر لە فەڕەنسا حرەکەی کرێکاری بەرچاوە بەردەسە دیارە ئەجوڵەیە دەنگی هەیە خیتابی خۆی هەیە کاریگەری هەیە سوقلی هەیە بۆ نمونە بگەڕێنەوە بۆ وڵاتە عەرەبیەکان لە تونس اتحادی شغلی تونسی ئەتوانێت بربەرەکانی حکوومەتەکە و تەنانەت داواکاری گۆڕانکاری سیاسیەکە و کۆمەڵێک مەسائلی لەم شتە گەورانە بەڵام کە دیتە بۆ نمونە ئوردن بۆ نمونە ئەم وڵاتانە بەڵام کەدی مقارنەی وەزی عێراقەکەی بگەڕێتەوە بۆ مێژوو لە کاتێکە لە ساڵی 1936 یەکەم یەکێتی کرێکاری پێکێنرا لە عێراق وەگەر بەو تاریخەیە بینەخوا سەرەوە بۆ ئێستا یعنی تاکو ئەگاتە پێش وەرگرتنی دەسەڵات لەلایەن حکومی بەعسەوە ئەتوانم بڵێم حرەکەی کرێکاری زۆر بەهێز بووە و توانیوێتی خۆی ساخ کاتەوە لە جادا خۆی پیشاندا سوقلێکی گۆڕانکاری بێت بتوانێت داواکاری بەسکاتەوە فشار بخاتە سەر حکوومەت ئێمە گەر بگەڕێنەوە بۆ چلەکان بۆ نمونە خۆ پیشاندانەکانی گاورباخیکەوە کرێکارانی نەوت کردو ینی بەڕاستی ئەمە ینی نازانم چۆن باسی کەم حرەکەیەک لەو زەمن و سەردەمەیە کە ئێستا ئەمە لەم سەردەمەیە معناتی ئەومانەیە وەکو یەکێتی کرێکارەکان ناتوانن 200 کەس بێنە سەرجادە ئەمەیە ئەگە بگەڕێنەوە بۆ کرێکارانی نەوت لە ئەنبار بۆ نمونە لە بەسرا بۆ نمونە هەموو ئەمانە لەو سەردەمانە کراوە لە بەغدا چەنەها خۆپیشاندانی گەورەی جەماوەری کرێکاری کراوە لەسەر مەسەلەی خۆرا بەرزبوونەوە لەسەر مەسەلەی بەرزبوونەوەی نرخی سوتەمەنیەکان یعنی ئەمانە هەموو یەگەڕێتەوە بۆ تاریخەکانی کە باسێکم چلەکان و پەنجاکان شەستەکان ومانە بەڵام بۆ ئێستا لەم سەردەمە لە کاتێکا حەزارەوە پێشکەوتووە لە کاتێکا ئێستا هەموو ئەو ئامرازانەی کە وەکو پێڵەن بیستن و گەیاندن و ئەمانە بەردەستە یعنی تەکنۆلۆژیا بەم هێزە زۆر و زەبەلاحی ئێستا وای کردووە کرێکاران بە تایبەتی لەم وڵاتی ئێمە کە لە سەردەمی کۆناوەە پێشکەوتوو بە ئێستاکە ئەوە نەبێتوانە و بێخاوەنی فکر و قەزیە بێ یعنی بەڕاستی ینی نازانم من زۆر بیر لە مۆزوعەکەم بەڵام تای ساکە نەگەشتمەتەوە و قەنەعەت بەخۆم بکەم بڵێم وەڵاهی لەسەر ئەم بابەتەیە ئەگەر ئەبینی ئێمە ئێستا سەرباری وەگەر لە مەسەلەی ڕێکخراوە کرێکارەکان دەچین بینە ئەم دوی ئەسڵ بابین دوو ئەسڵەکەی کە پێڵێن چەپ و شوعەکان یعنی ئەوانەی کە ئایدیای کرێکاری و ئەتوانم بڵێم ڕەگەزی کرێکاری لەوانەوە سەرچاوی گرتووە بەڵام لە کاتێک ئابینی دەور ڕۆڵیان بە پێی پێویست نییە یعنی دوای 30 ساڵ هەرێمی کوردستان دەور ڕۆڵی چەپ و شوعەکانم پێ بڵێ چی توانیوە تەقدیم بکا بە کرێکاران بەوەی کە بەو پێویستێکەوە پێویستە لە هەرێمی کوردستانە بکرێت لە کاتێکە یەکێکی کرێکاران لە ساڵ 1992 ڕێک خراوە هەر ئەوەی و تا ئێستا یەک هەڵبژاردننی کردەوە ئەویش ئەو کاتە کراوە چۆن کراوە خۆیان نەزانن نەیانتوانێت هەڵبژاردنەکە وەکو شێوەیەکی دیموکراسی پێک بێنێەوە کێتی کرێکاری و تا ئێستاکە لە هەرێمی کوردستان ئەیبینین چۆن ئیشەکە و کە بکەیتە سەر ئاستی عێراقی شێمە ئێستا بۆ نمونە لە شاری کەرکووکە دوو حیزبی شووعی هەین حزبی شووعی عێراقی حزبی شووعی کوردستانی و بگەڕێنەوە بۆ برادرانی لایەنە چەپەکانمان ئێمە هەموو کاتێک کۆبینەوە لەسەر کۆمەڵی بابەت و کۆمەڵێک شتەڵین بەڵام بەداخەوە کە نەمانتوانی ببینە ئەو وەرەقە فشارە یان ئەو قاعدە جەماوەریە کرێکاری فشارە کەوا بتوانین تەوەجوهاتی حکومەت بە ئاراستەی بەرژەوەندەکانی کۆمەڵگەی عێراقیان کۆمەڵگەی کەرکووکیا بشکێنینەوە جا ڕاستەکەی من بەنسبەت خۆمە تا ئایساکە نەگەیشتمەتەوە قەنەعەتێک کە وەکوتم قەنەعەت بخۆم کەم بزانم هۆکار چییە کە ئێمە بەم شێوەی ینی بەڕاستی
وەگەڵی پرسیارێکی گرنگە ئەوە لەکینا لە ئیستلاحەکە پێڵم پرسیاری $1,000,000 کە پرسیارە بزانیت ئەوانە وچینە زۆر مەسایلی ترت بۆ حەل بێ بەجددی سوالێکی گەورەیە من ئەزانم کە بەڵام بەڕاستی پێویست بەوە کە بیری لێ بکرێتەوە پێویست بەوە کە هی بکرێت چونکە زۆر جار ئێمەمانان ببەخشە سلسلەی فکرم نەبچڕانوی بەس بۆ پێم خۆش بۆ ملاحەزەیە بدەم لێرەیە کە ئێمەمانان لە چەپەکان وانە زۆر جار پێمان خۆشە بڵێ نا دەوڵەت ڕێگە نادا و بۆ جوازی نایڵێ و سەرماجەی سەرمادارن ئیشیانەوەی هۆکێکی سەرمایهدار کە ئیشیەوە بۆ پشتیوانی لە کارگەر بکە ئەو ئیشیەوەیە زیندانی داناوە پۆلیسی داناوە جێشی داناوە قانونی داناوە مەکتەب و مزگەوت و هەرچیەک دەستی بگاتەوانە بۆەوەی داناوە کە خەڵک کۆنتترۆلکە ئەو شتێکی ئاساییە بەڵام سەرباری ئەو وەسیلە کۆنتترۆڵانە لە تاریخ و لە مێژووی ئێمە چینی کارگەر لە زۆر جێگا سەرکەوتنی بەدەستێناوە هەموو ئەوانەش وجودیان بوو هەموو ئەوانەش هەبوون بەڵام لەگەڵەوەیە بەرەو پێش چووە ئەمڕۆی من ناتوانین بەوە جوابی ئەم کێشەیە بدەینەوە یعنی بەڕاستی من لە کوردستانە من خۆم یەکێک بووم لەوانەیە کە لە جوڵانەوەی کارگەری کوردستانە فعال بووم و چالاک بوون جارە لە جارەکان ژیرام لە خۆپیشاندانی یەکێتی بێکارانە هەر نەیانگرتمە بردیان و دوایی وتیان ئەو بەیانانەمەە چێ بڵاوەکەین و نامێ بڵاوەکەینەوە دەی باشە بڕۆخوا حافیستان بێت تەواو بوو یعنی ئەمە هەموو گرتنەکە بوو جارێک مەسەلەن ڕابەرایەتی یەکێتی بێکارانە لە شاری سلێمانی اختیتاف کرد بۆ ماوەی چەند سعاتێک و ئازادیاکردن یعنی ئەگەر تۆ بڵێ مەسەن سەرکوێکی ئاوا گەورە کراوە قەمعێکراوە بڵێ مەسەلەن ئەزانم ڕابەری خانوە بێتاپۆکان هاوڕێ بەکر عەلیان تیرۆر کرد بەڵام ئەمە باسێک بوو لەگەڵ مەسایلی کارگەری ڕێخستنی کارگەری شتێکی تر بوو ئەوە مەسەلەن جوڵانەوەیەکی ئاعتراضی معەن بوو لە شوێنێکە ئەمە ڕوویدا بەڵام ئەوەی کە بڵێن هاتوون هەر کەسێک باسی ڕێخستنی کارگەرانی کردبێ خسوێتیانە سجن و زیندانیان کردبێ پشتیواون وجودی نییە بەڵام لەگەڵەوە ڕێکخراوی کارگەری دروست نابێ تۆ ئازاد دێتوانی بڕۆی تەلەڤیزیۆن دابنێ توانی بڕۆی بە کامێراکە تۆ بچیتە بەردەمی کارگەکان لەگەڵ کارگەرانە قسە بکەی مناقەشە بکەی مقابلە بکەی جەریدەیان پێ بدەی بەڵام لەگەڵەوەیە ئەبینین کە ئەم ڕێخستاوە ناچێتە پێشوە سوالێکە پێویستمان بەوەیە کە زۆرتر بیری بکەینەوە بەرحاڵ لەبە زیاتر بە ڕێزت ناکەم ینی ئەم پرسیارە لێ بگەڕین ئەگەر ئیزافەیەکت نییە بچینە سەر خاڵێکی تر پێ خۆشە سەبارەت بە دۆخی گشتی کەرکووک پرسیار لەوە ڕێستان بکەم والله بسەبارەت بە دۆخی گشتی کەرکووک ئەتوانم بڵێم دێ باشە پرسیارەکەم بازم وایە بە لەسەر دۆخی کەرکووک ئاوا بکەم وەکو کارگەران ئەم کێشە و منبلانیە قەومیەی کە لە ناو کەرکووکە هەیە کاریگەری داناوە لەسەر یەخستنی ڕیزەکانی کارگەران وەگە کاریگەری داناوە چۆنە و ئایا نەخشە چیە بۆی کەوا بەرەنگاری ئەمە ببینەوە بەتاکید هەموو بارودۆخێکی ئاڵۆزی سیاسی یان نیشتیماعی یان هەر بابەتێ لەمانە کاریگەری ئەبێ لەسەر کۆی تەوەرەکانی تر و کۆی بابەتەکانی تر ئەگەر مەسلەی کرێکاران لە کەرکووک بەردەوام ئەتوانم بڵێم لە شارەکانی زیاتر پشتی شێری بەرکەوتووە لە مەسلەی ململانی تایفی و قەومی و ئیتر ئەم مەسەلانی کەوە هەیە بۆ من بەسیترین نمونە باسکەین ئێمە کۆمپانیای نەوتی کەرکووک زیاتر لە 17-18 هزار کرێکاری هەیە بەڵام ئەگەر تۆ ئیحسایەکی وردی تیا بکەین ئەوانەی کە کوردن لەوێکە ناگاتە 120 کرێک کارانی کە لەوێ شارەکەن ئەمە گەڕێتەوە بۆ چێ گەڕێتەوە بۆیکەوە کرێکاری کورد وەکو لەبەرەوەی کورد بۆ دانن مەزراوە لەو فەرمانگەیە ئیش بکە ئەوە نییە کە کورد نەیکردو بێ بۆ نمونە بگەڕێنەوە بۆ فەرمانگەکان کۆی فەرمانگە و ئەو بازنانێکەوە کاری حکوومەت دەکەن یان بۆ دامەزراوەکان ئەوانی کە وەکو مۆزەفین با بڵێین بە هەمان شێوە ینی زۆرینەی زۆری غەیرە کوردن لە کاتێکی شاگەتۆ حسای بکەوت و مەسلەی نەتەوە کورد زیاترە زۆریش دەکەکە لەو نەتەوانەکانی کێکەوە هەن ئەمانە هەمووی بابەتە ڕاستێکی و مەسلەی تەنزیمات و مەسائلی قەومی و تایفی بەتاکید ئێستاکە تەنانەت ئێمە بربەرەکانی واکرین زۆر جاڵێ نەمانە بۆ نمونە یەکێتی کرێکاری شوعەکانن بۆ نمونە ئەم یەکێتی برادرانی ئەمانەت بەرادرانی یەکێتێکی تر یەکێتی کرێکارانی جەماعەتی سەدرەکان و بەدرەکان و ئێتر بەم شێوە ناوەندرێن بۆ ئەوەی زیاتر کرێکارانیان لێ داماڵێ نزیکیان نەبنەوە یان نەتوانن کاری خۆیان بکەی پێویست بکەن
بەڵام ئەگەر بێتە سەر ئەسلی بابەتەکە کێشەی کرێکاران لە کەرکووکەوە تاگاتە هەموو ئەسارەی زەوی با بڵین ئەوەی کرێکار بێ یەک کێشە معناتی هەیە. کێشەکەی ئەوەیە کە هێزی خۆی ئەفرۆشێ بەرامبەر بە وەرگرتنی بژێوی خۆی و خێزانەکەی ژیانێکی بۆ دەستەبەر بێ ژیانێکی مرۆڤانە و ژیانێکەوە محتاجی ئەمەوە نەبێ. بەڵام کە دیتە سەر وەزعی کەرکووک یان وەزعی کرێکار لە کەرکووکە وەکو پێشووی وابزانم ئاماژەم پێکرد مەسەلەی جێبەجێنەکردنی یاساکان و پێشکردنی مافی کرێکاران و ئێمە شۆک و یەکێتی کرێکاران ناڵین هەوڵمان نەداوە هەوڵ دەین مستەمر بەردەوامی بەڵام بە هۆی ئەوەی کە کرێکاران خۆیان بە دوورەگرن لە ڕێکخراوەکانی کرێکاران و ئاستی هوشمەندی کرێکاری نیقابیان لاوازە ناوێرن تۆکو یەکێتێکی کرێکاریان وەکو نیقابەیە کە دەوێت داکۆکی لە مافەکەی بکەیت ئەڵێ منە ڕۆن بۆ نمونە دادگای کار شتێکی وات بۆ کەیسەکەتە بگەێنمە دادگای کار و مافەکەت بۆ وەرەگرم گرنگ ئەوەیە تۆ بێ بەس لەلام تەنها یەک قایمێکی ناوەمەوێ گوێژەکەت دەسەری بێت لەبەر ئەوەی من کارڕۆمە دادگای کار پێش هەموو شتێک داوای ئەو کەساکە کەس کاڵای کردووە لەلایەنی دادوەرەوە سیرەکەی کرێکار خۆی دوورەگەر لەم بابەتە والله دەرمەکەن وڵایەت کۆمەڵە لەم بابەتانەکە ئەوەی شەکرێتەوە بۆ کەمی هۆشمەندی کرێکار. بەڵام ئێمە وەکو یەکێتی کرێکاران پارێزگای کەرکووک بە هیچ شێوەیەک غەرەزی ئەوەی کوردە تورکمانە عەرەبە ئێمە هەوڵمان داوە بە هەموو شێوەیەک پەیاممان هەوڵمان لە خزمەتی هەموو ئەو کارگەرانە بیان ئەو کرێکارانە بێکەوە لە شارەکە هەیە و هەموو کاتێکیش دەستی چۆن لە دەست پێشخەریمان کردووە لەوەی کە هەموو ئەو یەکێتی کرێکارانێکەوە لە کەرکووکە هەیە بتوانین بە هەمومان مؤتەمەرێکی یەکێتی کرێکاران پێک بێنین لە کەرکووکە مانگانە یان سێ مانگ جارێک دانیشتن بکەین بۆ ئەوەی بزانین بارودۆخی کرێکاران گەیشتووە چی هەستێک چی پێویستە پێشکەشی بەو چینە زوڵم لێکراوە بکەین کەوا لە شارەکەمانە هەیە کە پیان دەڵێن کرێکاران بەڕاستی لێت ناشارمەوە لە دوای 2017 با بڵێمەکو ناویان 16 ئەکتۆبەر برادرانی خۆمان بەداخەوە ینی لەتا تەنانەت ململانە سیاسیەکانیش بووەتە مۆتەکە بۆ کرێکاران ینی بەڕاستی لە کەرکووکە کۆمەڵە گرفت دروست بوو لە دوورخستنەوەی خەڵکێک لە کار و خاتنە پێشەوەی کۆمەڵێکیەوە بۆ نمونە لە ماوەی پێشووە تقریبان فڕۆکەخانەی کەرکووک کە دامەزرا زیاتر لە 1000 و ئەوە نەکرێکارێ ویست بەڵام کە توتی ژمارەی ئەو خەڵکێکەوە پێویستە لە خەڵکی شارەکە کە کوردن بەو ئەندازەیەکەوە لە عێنی عەرەبی یان تورکمانی دامەزراون لەوەکە کوردیکیانی ئەنی ئەمانە هەمووی گرفت و کێشەیە بەڕاستەکەیەوە بە حکمی ئەو تایپی و قەومەیە کە دووچار و ڕوبەڕووی کرێکارانە بێتەوە. بەرحاڵ کێشەی نەتەوەی هەمیشە کاریگەری داناوە و ئێستا نەک تەنها لە کەرکووکی شاکە وە هەمیشە ناونر ئاقومبەلەیەکی موقەتی کێشەی میلی و هەتەنانەت مەزهەبیشە لە زۆر شوێنی دنیاە لە نێوان پەنابەرانە لەگەڵ خەڵکی گوایە ئەسڵی لە ناو دووکەوانەیە وڵاتەکان کێشە هەیە لەبینی ڕەش و سپی کێشە هەیە لە بینی ژن و پیا و کێشە دروستەکرێ ئەمانە هەمووی مەسایلێکن کە سەرمایهداری سوودیان لێ بینێ بەڵام بەهەرحاڵ من وا ئەزانم کە باسکردنەوەی کە کارگەر هوشیار بێتەوە اینجا ڕێکخراو بێ من تۆزێک شتەکە بە پێچەوانەوە ئەبیرمەوە وەکو کاتی خۆ ڕۆزا لۆکسمبۆرگ قسەی لەسەرەوە کرد بۆی ئینسانە بکەی بە سۆشیالیستەوەوانە تەجروبەی حیاتی و تەجروبەی خەباتکارانە فێرێکە کە بیکەی بە سۆشیالیست و لە سۆشیالیزم و لە بیر و بۆچوونی ڕزگاربوونی لە دەست سەرمایهداری نزیک بێتەوە نەک بە عکسەوە یان یاوانیە مەسەلەن مێشتی خەڵکەکان بگۆڕین بۆی کەوا شێوازی ژیانیان بگۆڕێتەوە ئەوانە بەشێک ینی بنەمای مارکسیزم هەر ئەمەیە کە مەسەلەکە پێچەوانەی ئەوەیە ئەوە واقعی کۆمەڵایەتی واقعی ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانەیە کە تەحدیدی وعی ئینسانەکانی ژەکە من وازانم لە بابەتی ئەوەی کە ئەمڕۆ لە شوێنێکی وەکو کەرکووکە بۆ نمونەیانە لە سلێمانیە ئەوەی کە بەڕێزی ئاماژەت پێدا کە کرێکارە ترسێ بیری شتێکی خستمەوە وتارێکم خوێنەوە هاوڕێک لە
سەر یەکێک لە مۆڵەکانی سلێمانی نووسی بووی کە لەوێ تەنانەت ئەوانەی کە گزارشەکە یاخود راپۆرتەکەیان داوایان کردووە کە بە هیچ جۆرە ناویان نەهێنرێ لەبەرەوەی ئەگەرچی ژیانیان زۆر نالەبارە سەعاتکاریان زۆر دوور و درێژە و مەسەرەن بە هەموو شێوازێک ستەمیان لێ ئەکرێ نەکەر ئەچەوسێنرێنەوە ستەمیان لێ ئەکرێ زۆر کێشیان بۆ دروستەکرێ بەڵام داوایان کردو بە هیچ جۆرێک باس نەکرێنوانە لەبەرەوەی سەرباری ئەو هەموو شێشێشکەیانە نایەنێ کارەکەیان لەدەست بدەن بێکاری و بێنانی زۆر سەختتر و زەحمەتترە بۆ کارگەرێک لەو ستەمەی کە لێ ئەکرێ بەڵام ناکرێ مەسەرەن کارگەرانی ئەم مۆڵ بچن بۆ داکۆچی لە کارگەرانی ئەو مۆڵ خۆپیشاندان بکەنەوە بە پێچەوانەوە ئایا ئەمە بڕاستی ئەرچی سەندیکاکان و ڕێکخراوە کاریگەرەکان ئەمە نییە من یەکسەر بەبیری ئەوەیە هاتم لە شوێنێکی لە بابەتەیە پێویست بەواکە کۆمەڵێک کارگەری تر کە ممکنە بێکار بەنیا کاریان هەبێ یا لە شوێنێکی کە کارکردن بەڵام لەو مۆڵە کار نەکەم ڕۆن هەر لە بەردەمی ئەو مۆڵەیە بڵێن ئێمە ئازانین دۆخی کارگەرانی ئەو مۆڵۆ چۆنە ئێمە بە هەموو دنیاڵین بە هەموو ئەواناڵین کە دێن لێرە شلەکردنەوەمانە ئەمە دۆخی کارگەرانی ئەو شوێنێ بێ چا بکرێت مەسەلەن بۆ نمونە ئەڵێم یعنی مەبەستمەوەیە کە هاوخەباتی و هاوکاری لە نێو کارگەرانە زۆر جار وەڵامی کێشەکانیان نەداتەوە و بەرحاڵ بەڵام کەرکوو دیارە نموزەژی تایبەتە و شوێنێکی تایبەتە ممکنە سەرباری و کێشانەشکە لە هەر جێگەیەکی تری دنیا هەیە لەوێ کێشەکان قوڵترەوە هەموو لەحزەیەک ئیمکانی تەقینەوە هەیە بەڵام لەم نێوەیە دیارە هاوپشتی کارگەران نەتوانێت بەر بەمە بگرێەوە کارێک بکە کە ئەم خەتەرە و ئەم مەترسیە کەمتر بکاتەوە بەرحاڵ من پرسیارێکی وام نەماوە هاوڕێ ڕزگار ئەگەر بڵین ئیزافەیەک هەیە بۆ قسانێکی ئێستا کرای خودت ئەتەوێ شتێک بڵێ لە کۆتایی بەرنامەکەمانە زۆر خۆشحاڵە بمە دووبارە سپاس دەکەم کە ئەم داوەتەی بنت قوبوڵ کرد هەروەها زۆر سپاسانەکەین ڕاستێکی وەڵاهی ئەوەی ئەمەوێ بیڵێم ینی بەڕاستی زۆر پێویستە وەکو ئەوەی بەڕێزە داماشت پێکرد من زۆر جا باسم کردووە لە کۆڕ و کۆبنەوەکانی کۆمەلایەتی کرێکاران یاخود لە هەر کۆڕ کۆبنەوەیەکیان پەیوەندی بە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەبێ بەگشتی وتمە ئێمە نابێ سەیری ئەو کە گرفتێک لە بواری کرێکاران هەبێ ڕێکخراوەکانی کە غەیرە کرێکاریش وەکو ئافرەتان وەکو تەنانەت قوتابیان وەکو زندانیانی سیاسی وەکو ئیلا ئاخری حزوریان نەبێ بۆ ئەوەی کە بێن پاپشتی لە ڕێکخراوێکی دیاریکراوی کرێکاران بکەن کەوا معانات یان کێشەیەکیانەیە لە جهتێک لە جهتەکانکەوە مافیانی پێشێر کردووە یعنی بەڕاستی من نەبینم یعنی لەسەر ئاستی دەرەوە وڵاتە پێشکەوتەکان ڕێکخراوەکان زۆریان بەگشتی بە دەرەوەی کە عێلاقەی یان پەیوەندیکی تەواوی بە مینەکەیشیەوە هەبێ ڕێکخراوێک دامەزراوە ڕەپاڵپشتی لە ڕێکخراوی کاکە وجودی زیادەکە بەڵام ئێمە تا ئێستاکە بەداخەوە یان ئەبێت توانم بڵێم تا ڕادێک ئێمە تازەین لەو فەزا بۆیە نەگەشتنێتە ئەو قەناعەتە و بەرەو ئەوە بڕۆین ئەگینا ئەوە زۆر پێویستە و هیوادارم لە کۆتایی شەواڵم هیوادارم ئەمێکی یارە بێتاوەی کەوا بە جددی و بەڕاستی دەست بخینە سەر ئەو کێشە و گرفتە زەقانەی کەوا هەیە ئەگەر یاساییە ئەگەر بلاقی بە یاسای شەریۆ ژیانی کرێکاری لەسەر بەندە بە تەواوی بەرزی بکەینەوە بە یاداشتێک بگەینە لایەنی پەیوەندیدار بۆ ئەوەی تا ئایاری ئایندا بەدواداچوونیەکی تەواو بکەین بۆ ئەوەی کە بزانین تا چەندێکی ئەتوانین ئەو داواکاریانی لە یاداشتەکانمانە بەرزەکەینەوە جێبەجێ ئەەکەین نەوەک ساڵانی ڕابردوو ئەو یاداشتانی بەرزەکەینەوە بەدواداچوونی بۆ ناکەین تەنانەت هەفتەیەک دەڕۆژ دوای ئەوەی کە یاداشتەکەمان بەرزکردێتە لە بیرمانە چێتەوە ئەو یاداشتانە بەرزکراوەتەوە ئەمڕۆ لایەنی پەیوەندیدارەگەر بێت و بە تەرکیزەوە بە دوواداچوون نەکەین بەو یاداشتانی کە بەرزەکەینەوە بە تاکید ڕێگای بەداخەوە ئاڵێم ناو سەلەی ئەو کاخەزانێکەوە فڕێ دەدرێت زۆر سپاس زۆر بەداخەوە زۆر سپاس دووبارە و بەر لە یەکی یاریش پیرۆزبایی لە ئێوە و لە سەرجەم کارگەرانی کەرکووکەکەم بە بۆنی یەکیارەوە بۆ مێدیەوەی یەکیارێکی شکۆدارمان هەبێ و بۆ مێدی ئەوەی هاوڕە ڕزگار لە بری یاداشنامە نووسینەوەوانە کاری مەیدانی
لە ناو کارگەرانەوە ئەترازاتی ڕۆژانە و ناڕزایەکانی ڕۆژانەی کارگەران ینی فوکوس و تەرکیزمان لەسەر ئەم خاڵە بێت چونکە ئەو یاداشتانە وەک بە ڕێزت باسە کرد ئەگەر هێزێکی لە پشتەوە نەبێ نەک تەنها بەدەواتەوە چوون ئەگەر هێزێکی مادی لە پشتەوە نەبێ مەسیرەکەی ئەو مەسیرەیەکە بەداخەوە بەڕێزت ئاماژت پێکرد کە ناو سەلەی مهمەلاتە بەرحاڵ بە ئومێدی ئارێکی شکۆدار بە ئومێدی سەرکەوتن و بە ئومێدی ساڵی داهاتووی کارگەران ساڵی بەرەو پێشوونی خەبات و تێکۆشان و بەدیهێنانی دەستکەوتی زۆرتر و باشتر بێت هەر بژین دووبارە سوپاسدانەکەم بۆ ئەم بەرنمەیەکە لەگەڵ ما بەشدار زۆر سوپاس هەروەها بۆ ئێوەی شو بۆ هەموو کرێکارانی گیان بەڵێ عزیزان و خۆشەویستان بەم جۆرە دێینە کۆتایی بەرنمەی ئەم هەفتەیەشمان تا بەرنمەیەکی تر و دیدارێکی تر لەگەڵ ئێوەی ئازیزە بە شادی و کامەراینتان سپێرم بەرنمەکانی کەناڵی هیوا لە لای خۆتانەوە شێر بکەن و کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن کاتیش خۆش